داپیرەیەک ئەڵێ دوای نزیک 80 ساڵ، ینی تەمەنی 80 ساڵ ژیان فێری کردم، ینی فێری ئەم شتانەی کردم. مرد پردێکە تا لە ڕێیەوە لەخوا بترسیت و بگەیتە بەهەشت. کۆنتڕۆڵی کوڕ ناکرێ، ینی سەیتەرە ناتوانانی بکەیتە سەریە، بەڵکو پێدانی سۆز و خۆشەویستی و میهرەبان بوون لەگەڵیدا باشترین پەروەردەیە. کچ بەهەشتی سەرزەویە، بەبێ ئەو نیوەی خۆشی دنیات نییە، بۆیە بەباشی پەروەردەی بکە. بۆم دەرکەوت کە دراوسێ پێویستە، ینی دراوسێ شتێکی پێویستیە، ینی بەڕاستی، و بەبێ ئەو ناتکرێت، و وەسیەتی جبریلە عەلەیهی السەلام، بۆیە ڕێزی لێ بگرە و بیپارێزە. تێگەیشتم کە خزم خۆشی ژیانە و ژیان بەبێ ئەوان وەک درەختێکی بێگڵایە. فێر بووم بووکەکەم ئەمانەتێکە کە خێزانەکەی داوێنەتە دەستی کوڕەکەم، و کوڕەکەشم لێی بەرپرسیارە لە بەردەم دادگای ئەڵڵادا، بۆیە دەبێت چاودێری کوڕەکەم بکەم، نەبادا خیانەت لەو ئەمانەتە بکەم. فێر بووم کە براژنم خۆشەویستترین خوشکە لە دوای خوشکەکەی خۆم. خۆشویستنی ئەو درێژکراوەی خۆشەویستی براکەمە، بۆیە نابێت پەیوەندی و خزمایەتی لەگەڵ بپشڕێت. بۆم دەرکەوت هاوڕێ قاووغ و پارێزەرێکە زۆر بەنرخە کە هەرگیز ناتوانین لێی بێپێویست بین.